پیرۆزبایی هەشتی مارس لە گشتی ژنانی جیهان دەکەم بە تایبەت ژنانی کوردستان. هەشتی مارس ڕۆژێکە کە ژنان توانیانە بەرەنگاری تونند و تیژی ببنەوە، ڕۆژێکی پیرۆزە و هەموو ساڵی یادی دەکەینەوە. هیوادارین ژنانمان هەر بەردەوام بن ئەو ڕێچکە بشتێن کە تونند و تیژیان بەرامبەر دەکرێت، ترسیان لە دڵدا نێمێت، چکە ژنانمان هەموو کات گەورەنە و پێشەنگن. ژنانمان لە زۆر پێگەی گەورەدا دەسەڵاتیان هەبوو، لە ڕێگەی حیزبایەتیش کوردپەروەر بووینەوە، زۆر ژنانمان هەنا کە جیانفیدا بوون لە پێناو خاچی کوردستان و ئێستاش بەردەوام ژنانمان هەنا کە شۆڕژجێڕن و خزمەتی گەل و نیشتیمان دەکەن و بەڵام بەداخەوە هەتاکو ئێستاش ئەو نەریتە هەرماوە کە ژنانمان زوڵمیان لێ دەکرێتن و هەم بە ناوەی ناموسەوە هەتا ئێستا ئەو ئازادی حڕێتیان نییە لۆ خوان کە بتوانن لە زۆر بجا کە دەسەڵاتیان هەبی بتوانن بە ئارەزوی خۆیان کار بکەن و بەردەوامە ئەو شتە لە ناو نەریتێ کوردەواریەکاندا. هیوادارین ئەو شتیانە لە ناو بچێت. ژن هەموو کاتێک پێگەیەکی گەورەیە بێت، ژنمان دایکە، ژن خوشکە، ژن ئەنی هەموو دەسەڵاتێک دەتوانێت وەکو شان بەشانی پیاوان بکات. زۆربەی سەرکردە گەورەکانمان هەموو کاتە ژنێکی شۆڕژێر لە پشتیان بووە کە سەرکەوتوو بوونە لە کارەکانیشان. ئینشاءڵڵا بەردەوام ژن بەرەو پێش دەچن و هیچ ترس و ئەوە تۆقێنێک لە دڵیاندا نامێنێتن. سەرەتا پیرۆزبایەکی گەرم لە سەردەم ژنانی جیهان بەگشتی و ژنانی کورد بە تایبەتی دەکەم بە بۆنەی هەشتی مارس و هەشتی ئادار و جەژنی بەهاریش پیرۆزبی لە هەموو ژنان بە تایبەتی لە ژنانی شاری کۆیە. من لێرەوە داوا دەکەم ژنانی شارەکەم زۆر بە جوانی هەوڵ بدەن کە مافەکانی خۆیان بەدەست بینین. شەر نییە مافەر ئەوە بی کە تو لەگەر هاوسەرەکەت چاکبی یاخود بە شێوە دەبی ژنانیش مافی خوێندن بەردەستە بکەن، دەبی ژنانیش ئەوەی کە هات دەکایە دیارە بە خەبات و شۆڕژێڕیش زۆر ژنان هاتیتە ئاراوە، ئێمە دەبی بیپارێزین، دەبی لەوانش فێر بین کە خەباتی ژنانیش وەکو خەباتی پیاوان پێویستە، کە شان بەشانی چۆن لە سەرەتای دروستبوونی ژیان ژنانیش شان بەشانی پیاوان هەوڵیان داوە بۆ ئەوەی بتوانن پێکەوە کۆمەلگا بەرەو پێش ببن، لەبەر ئەوەی ژنان هیچیان کەمتر نییە لە پیاوان. ئێستا لە خۆی بەزیابی لەو سەردەما ژنان هەتا ڕادەیەک کە لە هەموو بوارەکانی سکتەرەکانی ژیان کار دەکەن. ژنمان هەیە کە وەزیرە ئەندام پەرلەمانە، ژنمان هەیە بەڕێوەبەرە، ژنمان هەیە یعنی کۆمەڵێک شت ئێستا بەردەستە بووە. ئێستا ئەوەی کەمایە من داوا دەکەم کە بەڕاستی ژنان یعنی لەگەڵ خێزانەکانیان بەڕاستی هاوڕێ بن بۆی بتوانن لەو سەردەمەی کە ئێستاکە حەز دەکەن ئێستاکەش زیاتر توندوتیژی بەرامبەر ژنان دەکرێتن، هۆکارەکەشی دەگەڕێتەوە سەر ئەوەی کە کۆمەلگایەکەمان کۆمەلگایەکی داخراوە. تا ئێستاکەش پیاوسالاریە، هەتا ئێستاکەش زۆر لەوانەیە لە زۆربەی خێزان ڕێگا بە کچ و ژن نەدرابیتن لە چارچوبەی ماڕەکەی خۆیان و قوتابخانە و مارەکەی خۆیان نێرنە دەرێ، نەیانتوانیوە وەکو پێویست لەگەر هاوڕێکانیان یاخود لە گەر هەنی ئەو بواری کە خۆی دەوێتن لەوێن دەرێ خۆی پێبگەێنیتن، خۆی دروستکاتن. بە بۆنەی هەشتی مارسەوە پیرۆزباییەکی گەرم ئاراستەی گشت ژنانی شارەکەم دەکەم و هەروەها ژنانی کوردستان و ژنانی جیهان. لەم ڕۆژەدا بەڕاستی ڕۆژێکی مێژوویە کەوا نەتەوێت گرتووەکان بڕیاریدا کە ئەم ڕۆژە بکرێتە پشوو پاش هەوڵدانێکی زۆر و شۆشەکی زۆر کە ژنان کردیان لە سەرەتاکانی 1970ەوە تا ئەمڕۆ ئەم بزوتنەوەیە بەردەوامە. ئێستاکەش بە شێوازێکی زۆر جوان
هەموو ڕێکخراوەکانی ژنان هەوڵ دەدەن بۆ دەستهێنانی مافەکانی ژنان لە هەموو دنیادا. پیرۆزباییەکی گەرم لە هەر چوار پارچە ژنانی هەر چوار پارچەی کوردستان دەکەم. هیوادارم هەمیشە سەرکەوتو و سەرفراز بن بۆ دەستهێنانی مافەکانی ژنان لە هەموو جیهان و لە هەر چوار پارچەی کوردستان بە تایبەتی. مێژووەوە ژنان هەر بەم شێوە و بە ناحەقی کوژراونم یاردەکی زۆر ناشیرنە. هیوادارم بەم بەڕبێ، بەڵام ئەوەش دەوەستیتە سەرەوەی کەوا هۆشیاری کۆمەلگا ئێستا کەش کۆمەلگاکەمان بەڕاستی پێویستی بەوەیە کەوا هۆشیار بکرێتەوە لۆ ئەوەی ژنان بەو شێوازە نەکوژن. دەتوانن ڕێگا هەیە ڕێگای یاسایی بگرنە بەر لە بۆیان بزان ئایا ئەو شتە وایە. زۆرمان هەیە ژنان کە بە تایبەتی برین لە کۆیە بیستوتمان کە کوژراین بەڕاستی هیچ تاوانێکیان نەبووە بە هەڵە کوژراین. ئەنجا لۆیە هیوادارم ئەوانە هەمووی ڕێو شوێنی خۆی بگری لە ناحیە یاساییەکەی لۆ ئەوەی ئەو کاتەش کوشتن هەر کفرا وەکو دەرەیە گوناحە بە غەڵەتەکی کرد دەبی بە شێوازەکی ئامۆژگاری چارەسەر بکرێت. بەڕاستی پەسەندکردنی یاسایی بەشودانی منداڵ لە تەمەنی 9 ساڵیدا گوناحێکی گەورەیە بە من، چونکە مندارە سوزانیتن ئەو چاکە و خراپەی خۆی لێک ناکاتەوە زانە خەسە لە بەشود بدرێ بفتە خاوەن ماڵ و منداڵ سبەینێ چۆن ئەو خێزانەی پێبەڕێەوە دەبرێ ئەوە دەبتە هۆی بۆی کەوا لە سەرەتاوە ژیانی دەکەوتە ناو توندوتیژیەکی نابەهەق کە ئەن هەمووی زۆر بەرەنگار بوونەوەی ئەو یاسانەیان کرد و هەوڵیان لۆدا و بەردەوام لە هەموو شوێنەکانی کوردستان محاولە کرایە. ئەو جا نازان پەتاکەنجین عێراق بەهۆش دێتەوە و دەبتە هۆی وەی کەوا ئەو یاسایە لەهۆ کرێ. بەڕاستی زۆر نابەجێیە، بڕیارەکی زۆر نابەهەقە. یەکردن تەوعیەکردنی خێزان زۆر زەڕوورە. ئەمە وەکو خۆمان زۆر دەورات دەکەینەوە، بەڵام مەفروزە ئەو دەوراتانە کە دەکرێتەوە ئەو هۆشداریە ئەو خولانەی هۆشداری بەڕاستی خێزانەکان هەموو ژن و پیاو وە بە تایبەتیش کە لە تەمەنی هەرزەکاریدان کچ و کوڕەکانمان ئامۆژگاری بکرێن لۆ ئەوەی تێبگەن لە ماناژیان، تێبگەن لە ڕەوشت و ئیش و کار، نەک هەر بەو تەمەنەکە گەورە بوون ئەو جاکەش غەرەتەچیان کرد دەبتە هۆی وەی توندوتیژیان بەرامبەر بکرێتن. هیوادارم کەوا ئەو بەرنامەی حکومەت ئەو بەرنامەی دابڕێژیتن لە مەکتەبەکان لە مەرحەلەی ناوەندیەوە دەست پێ بکاتن ئامۆژگاری بۆ کچ و